جەلال لە ئێستادا گوێبیستی دەنگی ئیسعاف دەبین، هیچ شتێک ڕووی داوە؟ کاک سالار من گوێم لە دەنگت نەبوو، بەڵام ئەمێ ئاماژە بۆ بکەم کە ئاڕاستەی خۆپیشاندانی مامۆستایان و فەرمانبەران لێرە گۆڕاوە بڕیاروا بوو کە بچن بۆ بەردەم نووسینگەی پەرلەمانی عێراق، بەڵام لە ئێستادا خۆپیشاندانەکان ئاڕاستەیان گۆڕیوە لە بەدرێژایی شەقامی سالم بۆ بەردەم سەرای سلێمانی دەیانەوێ بڕۆ. من لێرە پێشمەرگەیەکم لەگەڵایە کە دەیەوێت پەیامی پێشمەرگە بگەێنێ، بۆیە دەمەوێت لە پێشێکە بچمە لایەکێک لە ڕێکخراوەی خۆپیشاندانەکە کە بۆچی ئاڕاستەکەی گۆڕی لەگەڵ ئەما قسە بکەم. کاکە سڵاو لێبێ. وڵایی پەیامی من ئەوەیە بۆ هێزی پێشمەرگە شان بە شانی فەرمانبەران و مامۆستایان بێنە خۆپیشاندانەوە. بەڕاستیەکەی خۆشیان لێمە باشترە زانن هێزی پێشمەرگە ئەمڕۆ دەستکاری قوتی مناڵی کەسی کاری شەهیدان و پێشمەرگەیان کردووە. من داواکارم لە خەڵکی هەولێر بە تایبەت کە ئەو پێشمەرگانە ئێوێش هەستن و دەست بە خۆپیشاندان کەن. ئێمە نامانەوێت داوای ئەوە بکەین کار موچە چاکر، ئێمەمانەوێت حکومەتە بڕوخێ نەمێنێم حکومەتە. بەڕاستیەکەی ئێمە ژیان و گوزەران پێشمەرگە چۆنە؟ زۆر خراپە. خۆتان بەچاوی خۆتان نەیبینین کە پێشمەرگە خۆی خنکێنێ. من داواکارم پێشمەرگە خۆی نەخنکێنێ، خۆی نەکوژێ. داواکارم لونەی تفانگای ڕووکە لەو مەسئولانی کە ئێستاکینە قوتی مناڵەکانی بڕیوە. وڵات تووڕێ بۆ تووڕە نەبین. ئێستا خۆتان نەیبینن پێشمەرگە لە سێ ماڵکەی خاوم نەداوە. پێشمەرگەی دینارێکی فانیان نییە، دینارێ نییە بداتە مناڵەکەی کەچێ بۆ مەکتەبەکەی. ئیتر بۆ ئێمە با ئێمەش وەگەوانە تووڕە بین. چاوەکەم. بەڵێ کاک سالار وەک دەبینی دیارە درێژایی خۆپیشاندانەکان لەسەر جسرەکەەوە هێشتا کۆتاییان پێ نهاتووە. دیارە ڕێژەیەکی زۆر لە مامۆستایان لێرە بەشدارن لە ناڕزایی دژی بەتایبەتی حکوومەت هێرەمی کوردستانەوە دۆخەنا لەبارەی کە ئێستا لەسەر مامۆستا و فەرمانبەرە هاتووە. وەک دەبینی درێژایی خۆپیشاندانەکان لەسەر جسرەکە کە دێتە خوارەوە هێشتا کۆتاییان پێ نهاتووە. لە کاتێکا توانم بڵێم درێژی خۆپیشاندارەکان جیاواز لەوانەشی کە جیابوونەوە پێشتر چوونەتە سەرای سلێمانی نزیک بە کیلۆمەترێک زیاتر دەبێت کە هەردوو شارڕێگەی شەقامی سالمیان بەستووە و داگیریان کردووە بە وتنەوەی هەندێک دروشم بڕوخێ دەست شەریکە دەست پێ ئێرحەل کە ئەو ئێرحەلەش کە بەرزیان کردووە دەگەڵ ئەو کارتە سوورەی ئامانجیان دەسەڵاتی حکومڕانانی ئێستا هێرەمی کوردستانە بەتایبەتی حکوومەت هێرەمی کوردستان دروشمەکان بە زمانی بەتایبەتی کوردی و ئینگلیزی و هەندێکشان بە زمانی عەرەبی نووسراوەتەوە. مامۆستا سڵاو لێبێن. سڵاو لێبێن کردوێتەوە. داواکارەکانمانە داواکاریەکەین کە بوەستێ ئیتی بەسە سەوسانەوەی خەڵک بەستە بۆ بە زمانی ئینگلیزی بۆی هەموو عالم لێمان تێبگا. ئیتر بەسەواتان وایە هێشتا هەموو عالم بۆ نمونە لە مەعاناتیەوە تێنە لەوە ناچێ تا هەولێر ناڕوە مەعاناتەکانمان. بۆ تا هەولێر ئیتر بڵێن چی تا ئەگەر دەرفەت هەبێ مامۆستا من دەتوانم لێدوانی مامۆستا و فەرمانبەری زیاترتان بۆ بگوازمەوە بەرەی هەر مامۆستایەک ئەمەوێت پێم بڵێیت بۆچی ڕێڕەوی خۆپیشاندانەکان گۆڕی بۆ سەرای ئازادی. کاک سالار ببوورە دەنگت خراپ دێتە لای من و بەتایبەتی وتنەوەی دروشمەکان لە تەنیشمە گوێم لە پرسیارەکە نەبوو، بەڵام ئەمێ ئاماژە بەوە بکەم کە ینی داهاتووی ئەم خۆپیشاندانەی ئێستا کە بەڕێکەوتووە بۆ سەرای سلێمانی نادیارە چووکاوەی کە دەڕۆژ بۆ بەردەم نووسینگەی پەرلەمانی عێراق لە سلێمانی ئاڕاستەکەی دیار بوو، بەڵام ئەوەی کە لێرە دەڕوا دیار نییە. تەنانەت گوێم لە یەکێک لە ڕێکخەرانی خۆپیشاندانەکە بوو کە باسی لەوە دەکرد هێزانیەکان لێرە نابینرێ بۆ ئەوەی کە لێرە جڵەوی خۆپیشاندانەکان بگرن و ئەمنیەتی خۆپیشاندانەکان بپارێزرێن. بۆیە مەترسی لەسەر زیاتر بەڵا ڕێداچوونی خۆپیشاندانەکان هەیە. ئەوەی کە لێرە دەبینرێت دیارە بەگەیشتنیان بۆ بەردەم مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان دروشمەکان بە دەنگێکی بەرزتر دەوترێنەوە. مامۆستایان بەردەوام لە خۆپیشاندانەکە. مامۆستا باشی قوربانگیان سواسە کەم وەڵاهی بڵێن چی کاکە خۆ کارەبان نییە بمان بینن لە هەموو شتەکانە ئێمە هاتوین کە سەر جادە داوا لە جەماوەری بە شەرەفی کوردستان دایک و باوکی مامۆستایان هەموو کەسانی کە بە جۆرێک بە جۆرەکان لەسەر ئەم دەسەڵاتە زڵمیان لێکراوە تاوایان لێەکەین بێنە سەر جادە با ئەم کارتی سوورمان بەرز کردووەتەوە بۆ هەمیشە خواحافیزیان لێ بکەین. لە چی خواحافیزی لەم دەسەڵات زاڵمە پێویست بەوە ناکات لە بنەماڵەکان لەوانی کە ئەم میلەتەیان والێ کرد نە لە عێراقی بوونە لە مافەکانە بێبەشین بەڵام لە ئەرکەکانە عێراقین نازانین هەر کاتێ هەر شتێک بە خازانجی خۆیان بێدێمە بێ بمانکەنەوە بە عێراق هەر کاتێکیش کردێتە سەر مافەکان بێبەشمانەکەن. زۆر باش. ئێستا بۆ شوێ ڕوون ئێستا بەردەم پارلەمانی عێراق نووسینگەی پەرلەمانی عێراق بەڵام ڕاستەکەی گۆڕاوە بۆ بەردەم سەرای سلێمانی. وەڵای ئاگام لێ نییە ڕاستەکەی
کاک سالار ئەگە دەرفەتە بێ من دەتوانم زیاتر ڕای مامۆستا و فەرمانبەرانتان بۆ بگوازمەوە جەلال لەگەڵمان بمێنەرەوە گەشتی هەواڵەکانی سەعات 11 نزیک بۆتەوە